ئێوەیچ ڕۆ لەگەل شارەکەم سنە وا گوێچکەتاندا بەم باسگەل منە گشت خاتەزانن دەورەی ماهوارەز ئەشێ تێفکرن ئێمە چەمان هەست ناو سنەی عەزیز دارولعلم بووگە عالم و علمی بۆ گلایک چووگە لە گلایکی چەو شاگرد وردابین بۆ سەردەرچوون و خوێندن و زانین ئەهاتنە سنە و لێرا فێر ئەون ئەونە مامۆستا و بۆ شۆنگەل ئەچوو ژاپونی چەند قەرن ژێر چەپۆکە بوو بە سەعی و زانین لە وەزعە دەرچوو تکنیک و علمی تواو دنیای گرد شەرقی بەجێهێشت غەربی تەسخیر کرد وریا بنەوە وەزیفەتانە بۆ هەر کامێکتان ئەرکە سەرشانە بێرنیەوە بیر چەبوون ئیسە چەند بە دڵ و بەگیان سعی و کۆششکەن بۆ ڕێگەی زانین چرا هەڵگر بن ئێمە خلافیاین ئێوە مەخلافن